حیزبەکانی باشووری کوردستان دوو هەڵبژاردنیان لە پێشە، هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان. هەرچەندە هێشتا هیچ کام لە هەڵبژاردنەکانی کاتی ئەنجامدانیان یەکلایی نەبووەتەوە، بەڵام گفتوگۆی گەرمی کۆبوونەوە سیاسیەکانن. بزوتنەوەی گۆڕان بۆ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان ئامادەیە، دوو داواکاریشی هەن. ئێمە وەکو بزوتنەوەی گۆڕان هەموو کاتێک پێداگریمان کردن ئەنجامدانی هەڵبژاردن لە کاتی خۆیدا بێ و ئێمە داوامان کرد کە لەی چانسە لە کاتی خۆی ئەنجام بدرێت، بەڵام بەداخەوە و 2000 لە پەرلەمان کاتەکەیان بۆ درێژ کردەوە. ئێستا قسە لەسەر موعیدەکەیەتی ئێمە بۆ هەڵبژاردنە دوو خاڵمان وەکو مەرجی سەرەکی قسۆتە ڕۆ، ئەویش یەکەمیان پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە و دووەمیان بەکارهێنانی ئامێری زیرەکە سمارت سکانەرە، سکانەری زیرەکە ئەوەی کە لە هاوشێوەی بەغدا بەکارهێنێت لە جیاکردنەوەی دەنگەکان و لە کاتی پەنجەمۆری هاوڵاتیان. و عومەری سەید عەلی ڕێخەری گشتی بزوتنەوەی گۆڕان لە ماوەی دوو ڕۆژدا لە هەولێر لەگەڵ یەکگرتووی ئیسلامی و کۆمەڵی ئیسلامی کۆبووەوە. ئەم سێلایەنە لە کابینەی هەشتی حکوومەتی هەرێمی کوردستان کشاونەتەوە. بەپێی ڕاگەیەندراوێکی کۆبوونەوەکان، هەڵبژاردنەکان مژارێکی کۆبوونەوەکان بوون و ئەوەی مەبەستی ئەم لایەنانەیە بێگەرد بەڕێوەچوونی پرۆسەکەیە. فەرید ئەسەسەرد ئەندامی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بە ڕووداوی ڕاگەیاندبوو دەخوازن خولی ئێستای پەرلەمانی کوردستان و حکوومەت تاوەکو ئەو وادەی بۆیان درێژکراوەتەوە بەردەوام بن کە مانگی ئەیلولی 2018 و ئەو کات هەڵبژاردن بکرێت. بەڵام بڕیار ڕەشید گوتەبێژی دەستگای هەڵبژاردنی یەکێتی قسەیەکی جیاواز دەکات و دەڵێت لەگەڵ دەستکاریکردنی وادەی هەڵبژاردن نەپێشخستن و نەدواخستنی نین. پارتی دیموکراتی کوردستان پشتگیری ئەنجامدانی هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستان دەکات پێش هەڵبژاردنەکانی عێراق. بەرپرسی دەستگای هەڵبژاردنی ئەو حیزبەش دەڵێت پارتی بەتەنیا ناتوانێت وادەی هەڵبژاردن دەستنیشان بکات. پێمان باشە پێش هەڵبژاردنەکانی عێراقی ئەنجام بدرێت، چونکە دەمانەوێت ئیقبالێکی زۆری خەڵکە بێتن. دوو هەڵبژاردن لەسەر یەک حتمەن ئیقبالەکە زۆر نابێت و دوای هەڵبژاردنەکانی عێراقی ئیتر ڕەمەزانە و چلەی هاوینە و کۆمەڵێک کۆسپیدیکە دێنە پێش. هەموو لایەنەکان لەوەدا کۆکن کە هەڵبژاردن بە پاکی بەڕێوە بچێت و کۆمیسیۆن ئامادەکاری تەواو بکات. سەرۆکوەزیرانی هەرێمی کوردستانیش بۆ ئەم مەبەستە دوو جار لەگەڵ کۆمیسیۆن کۆبووەتەوە و نامەشی بۆ پەرلەمان ناردووە کە کاتی هەڵبژاردن دیاری بکات. لەگەڵ کۆمیسیۆن دانیشتوین و چەند یەک دوو جار لەگەڵ کۆمیسیۆنیش دانیشتوین بۆ ئەوەی ڕێکاری چۆنیەتی هەڵبژاردنەکان دەستنیشان بکەین و هەڵبژاردنەکانی کوردستان بکرێ. و ئێستاش ئێمە لەگەڵ پەرلەمانی کوردستان و کۆمیسیۆن وەکو حکوومەت دادەنیشین. ئەمە بڕیاری پێشتری ئێمە بووە بۆ دانانی وادەی هەڵبژاردن، وەکو حکوومەتیش بەردەوام دەبین. لە پێنج حیزبە سەرەکیەکەی پێکهێنەری کابینەی هەشت دوای کشانەوەی گۆڕان و کۆمەڵ و دواجاریش یەکگرتوو ئێستا تەنیا پارتی و یەکێتی ماونەتەوە کە بە هەردووکیانەوە خاوەن 56 کورسی پەرلەمانن. هەرێمی کوردستان ماوەتەوە لە بەردەم سازانێک کە چۆن و کەی هەڵبژاردنەکانی پەرلەمان و سەرۆکایەتی هەرێمی کوردستان بەڕێوە بچێت.